دیارە لە دوای سەردانەکەی بەڕێز کاقوبات جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جوڵانەوەیکی باش لەم ناوە بۆ بەدەستپێکردنەوەی پرۆژەکان دەستی پێکردووە. چەند پرۆژەیەک لە دوای ئەو هاتنەکەوتۆ کار کە ئێستا ئیشی تیاکرێوەکو جادەی پشتێنە قۆناغی 2 قۆناغی 3 کە ئەمانە دوو پرۆژەی زۆر استراتیژی و گرنگن لەم سنوورە دەستی پێکردێتەوە و لە ساڵی پارۆ لە داهاتی لە 120 شارەوانی کەلار ئەو داهاتی کە کۆی ئەەکەن و لە 120 ئەتوانین بۆ پرۆژەی خزمەتگوزاری بەکاری بێنین کۆمەڵک پرۆژێ باش ئێستا کەوتە دووباری جێبەجێکردن نوێژانکردنەوەی شەقامی شەید حەمەڕەش بە درێژی کیلومتر و 100 و فراوانکردنی ناوبازار ڕەسیف و ئەو شۆستانە کە بەهۆی لافاوە تێک جارێکی تر ئێستا خەریکی نوێژانکردنەوەین ڕاکێشانی ئاو بۆ بیرەکانی باخچەکانی شارەوانی کە لە ئێستادا لە دوو بیرێنەکاری تێدا ئەکرێ ئاوی بۆ ڕاکشێک کەوتە دووباری جێبەجێکردنەوە و هەندێک پرۆژەی تر هەیە کە کۆمپانیاکان خۆیان مقاولەکان هاتوونەتەوە دەستیان بەکار کردوەوە بۆی نسبەی ئینجازیان زیاد بکە و ئێمە هەوڵیان بۆ دەین ئەمانە هیچ نەبێ مەبلەغێک پارە وەربگرن بۆی پرۆژەکانیان تەواو بکەن. پرۆژەوەمان هەیە کە سەر و ملیارێک پارەی ماوە کۆمپانیای ناوبراو ئامادەیە بە مەبلەغێکی کەمتر پرۆژەکە تەواو بکات تا ئەو کاتێک کە حکوومەت قەیرانی دارایی کۆتایی بێت و باقی پارەکانی تر وەرەگرێ هەیمانە لەو ملیارە ئامادەیە ئێستا بە 300 ملیۆن پرۆژەکە بە قەرز کامل بکات لە دواترە پارە وەربگرێت.